سڵاوتان لێبێ بەڕێزان. لە هەلومەرجی سیاسی ئێستا هەرێمی کوردستان و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا پارتی دیموکراتی کوردستان لەکوێی هاوکێشەکاندایە؟ ئایا تێڕوانی نیجیاوازی پارتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسە ناوخۆیی و ئاڵۆزەکانی بەغدا کاریگەری لەسەر ڕێکەوتنامی استراتیژی نێوانیان دەبێت؟ پەیوەندی پارتی لەگەڵ وڵاتە دراوسەکاندا چ ڕۆڵێک دەبینێت لە سیاسەتەکانی ئەم پارتە؟ لە نێوان ڕەخنەی ئۆپۆزیسیۆن و ناڕەزایی بەشێک لە هاوڵاتیان پێگەی جەماوەری ئەم پارتە لە چه ئاستێکدایە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ ئاری هەرسین بەرپرسی لقی 21 پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی لەگەڵماندایە. بەخێر کاگاری. پرسیارێکمان لەگەلەوە دەست پێ بکەین لە ئێستادا پەیوەندەکانی نێوان پارتی و یەکێتی لە چه ئاستێکدایە؟ ئێمە اتفاقی استراتیژی هەیە لە بینمانە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بڵێن ئیتلافیە کە ئێمە یەکێتی دەوری سەرەکی تیابێنین. لەبەرەوە پەیوەندەکانی ئێمە یەکێتی پەیوەندێکی تەندروست زۆر نزیک زۆر استراتیژیە. هیچ گۆڕانکاری بەسەردا نهاتەوە بە تایبەتی پاش ڕووداوەکانی حەڤی شوبات ڕووداوەکانی دەڤەری بادینان هەروەها بە تایبەتی کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا؟ نا لەبەرەوەی ئێمە حەڤی شوباتمان تێپەڕان ساڵ شتێ بەسەریات تێپەڕی مەسەلەی بادینانیش بەو شێوە معقولەی کە پێویست بوو تەعاملی لەگەڵا بکرێ ئێمە تەعاملمان لەگەڵا کرد. هیچ کاریگەرێکی نەبوو لەسەر پەیوەندی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باشە. سەبارەت بە داهاتووی ئەم پەیوەندیە پێت وایە هیچ گۆڕانکاریکی بەسەردا دێت؟ وڵی داهاتوو تاوان خۆ کەس ساحر نییە بتوانێت داهاتوو تێبخوێنێتەوە، بەڵام لە یەکشت من دڵنیاتان نەکەمەوە هیچ گۆڕانکاریەک بەسەر پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە نایەت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبێت. پێت وایە ڕووداوەکان کە لە ئێستادا دووبار دەگەڕێنەوە بۆ پرسیارە ئەگەر هاتوو واقعی سیاسی ئێستا هەرێمی کوردستان بەم شێوی ئێستا بەردەوام بوو، کێشەکانی لەگەڵ بەغدا بەردەوام بوو، داواکاریەکانی کورد وەکو خۆیان نەچەسپان تا ئێستا کە دەبینین چەند ساڵێکە ئەم کێشانە بەردەوامن و سەرۆکی هەرێمیش خۆی باسی کرد لەگەڵ کۆبنەوەکی لەگەڵ ڕۆژنامەنووسان باسی لەو کرد کە ئێمە تەنها قسەمان لەسەر داواکاریەکان کردو. ئەگەر داواکاریەکان بەم شێوەیە مان و چارەسەر نەکران، پێت وایە ئەم ڕێکەوتنە استراتیژیە تا چەند ئەگەری ئەوە هەیە کە ئاڵوگۆڕی پێ بکرێت یاخۆت گۆڕانکاری بەسەردا بێت؟ جا خۆی بە تایبەتی لەگەڵ هەڵبژاردنەکاندا هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکاندا. بەڵێ خۆی کۆڵەکەی بنەڕەتی ئەم ئیتفاقە استراتیژیە بۆ یەکخستنی ماڵی کوردە لە کاتی کۆنفلیکتە، لە کاتی ئەزمەیە. ئەگەر ئەزمە دروست بێتەوە ئەسڵەن پەیوەندی ئێمە یەکێتی نیشتیمانی زۆر توم و تۆڵترە بێ لە ئێستا بە دڵنیاوە ئەوەش لە پێناوی بەرژەوەندی نیشتیمانی قومی خەڵکی کوردستان. هیچ لەناو کادرانی پارتی دیموکراتی کوردستاندا هیچ ڕایەکی جیاواز هەیە سەبارەت بەم پەیوەندیە لەگەڵ ڕووداوەکاندا؟ مەبەست چێتێ ناگەم. مەبەستم ئەوەیە ئایا ڕای جیاواز هەیە کە ئەم پەیوەندیە سلبیە یان ئیجابیە لەگەڵ ڕووداوەکاندا لەناو پارتی دیموکراتی کوردستاندا سەبارەت بە پەیوەندی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان؟ لەسەر پەیوەندی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە حیزبێکی دیموکراتین، لەبەرەوە بە تەئکید فەزایەکی وا خوڵقێنراوە لە ناو پارتیا کە مەجای ئازادی ڕادەربڕین هەیە. زۆر تەبیعیشە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە یاخود لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کەسانێکە بن بۆ چوونیان جیاواز بێت یا بۆ چوونێکیان هەبێت کە 100% مطابق نەبێ لەگەڵ خەتی گشتی و سیاسەتی گشتی حیزبە. لەبەرەوەی ئەگەر حیزبێک ئەو مەجالیتیان نەبێ حیزب نییە معسکەرە. بەڵام با قسێک بگوازینەوەکو خۆی ئەو ڕخنەی کە لە پارتی دیموکراتی کوردستان هەیە کە فەزای ئازادی نییە بە پێچەوانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە قسەیەکە ئەو ڕخنەیەکە خۆ دەزانی دەمێکە هەیە لە بەتایبەتی لە ڕێگەندەکاندا. نەخێوانیە ئەوەی کە ئەوی بە وجدانەوە قسە یعنی بڕیار لەسەرەوە با حکمی لەسەر با بڵین ئەزانیە کە ئێمە لە شێوەی تەعاملکردنمانە لەگەڵ میدیا لە ئوسلوبی ڕادەربڕینمانە بۆ خەڵکی کوردستان زۆر ڕوون و ئاشکرایە کە ئێمە ئازادین لە دەربڕینی ڕا. جەنابتان نەتوان بۆ ئەرشیڤەکان بگەڕێنەوە ئەو باشترین بەڵگەیەکە ئەوە ڕاست نییە بڕاست. بڵێ فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت جیاوازی نییە لە نێوان تێڕوانی پارتی و یەکێتی بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. ڕاستە و پێی وایە مەهەڵەیەکی گەورەیە، بەڵام لە ئێستادا هاوڵاتیان و لە ڕاگەندەکانەوە بێگومان ئەو بەدی دەکرێت کە هەڵوێستی جیاواز هەیە سەبارەت بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. ڕای جەنابەت؟ نەخێر، هەڵوێستی جیاواز ئەگەر مەبەست ئەوە بێ کە ئەمە کاریگەری هەبوو یا ئەیبێت لەسەر ئیتفاقی استراتیژی بین ئێمە و یەکێتی ڕاست نییە. بە پێچەوانەوە ئێمە زۆر سپاسی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی مەکتەبی سیاسیەکەین کە هەڵوێستی جووت و یەکسانی لەگەڵ سەرکردایەتی ئێمە هەبووە
لە کاتی بەرەنگار بوونەوەی ئەو ئەزمانی کە ئێستا لە نێوان کوردستان و بەغایە هەنچکە ئەمەی کە لە بینی کوردستان و بەغا هەیە شتێکی شخصی نییە ئەمە مەسئلەیەکە پەیوەندیدارە بە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و ئەو کێشانی کە هەڵپەسێراون لە بینی ئێمە ئەوانە کاگەری ڕوونتر قسە بکەین ینی قسەکەی کاک فازڵ میرانی باسی لەوە کردو کە ئەمە هەڵەیەکی گەورەیە گەر وا سێر بکرێت کە شخصی ئەو قسەی جەنابەت باس کرد بەڵام ڕوونتر پرسی لێسەنەوەی متمانە لە مالکی بۆ تێڕوانی جیاواز هەبوو لە نێوان یەکێتی و پارتی بۆ ئەم پرسە جاقەچێکە ینی بۆ نەبێ مەسەلا ئەوە ینی ئەگەر تێڕوان کەواتە ئەو جیاوازی نییە پێت ئەو جیاوازی نییە نەخۆ ئەو جیاوازی ئەگەر جەنابە پرسیارەکە بۆ مەبەستاکەی ئەم جیاوازیە ئیتر ئەم زەواجە سیاسی پارتی وێشێتی هەڵ ئەوشێنێتەوە تەلاق ڕوئەیە وان نییە زۆر ئەسڵەن زۆر ناتەبیعیە ئەگەر بۆ چوونی جیاواز نەبێ چونکە ئەو کاتە پێویست ناکات پارتی وێشێتی هەبن هەردووکمان تێکەڵ بەیەگە بین و یەک حیزب ببین ئێمە لە ناو خودی خۆمانە لە ناو پارتیە احتیمالی بۆ چوونی جیاواز لەسەر مەسەلەکان هەبێت ئیتر چۆن چاوەڕێیەکەی کە لە بینی ئێمە و ویشەتی کە دوو حیزبی جیاوازی نەبێت وانە پێت وایە ئەم جیاوازیە گەر هەبێت ئەمە باس لەوە ناکەین کە ئەم تەلاقی کە جەنابەت باسی دەکەی ڕوو دەداتیان نە بەڵام جیاوازەکە پشتی بەچی بەستووە جیاوازەکە لەسەر بنامای تحلیلی جیاوازە بەڵێ من بە عینێکی خۆم سەری دنیاکەم جەنابە بە عینێکی خۆت بەڵام دوجار دوای لە کاری سیاسیە دوای زیاتر قسەکردن لەگەڵێکتری لێک حاڵی بوون دروست دەبێ جا خۆی هەموو ینی یەکێ لە بنەماکانی سیاست مەسەلەی دیالۆگە و گفتوگۆیە ئەم گفتوگۆی بەردەوامەش کە لە بینی سەرکردایەتی ئێمۆیشێتی لە نێوان ئۆرگانەکانی ئێمۆیشێتیا هەیە ئەمە شتێکی زۆر تەندروستە زیاتر لێک حاڵی بوونە گەیشتنە بە نقطەیەک کە ئەو ئیتفاق استراتیژیە جارێکی تر بەرجەستە بکاتەوە پێت وایە ئەو ڕخنەیە کە هەیە ئەوەی کە دەکرێت لە سەرۆکی هێرێم کە یاخودۆک و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە کێشەکە شخصیە لە نێوان خۆی و مالکی ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە ئەم ڕخنەیە سەرۆکی کوردستان ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان نەبووە هیچ مشکلەیەکی لەگەڵ مالیکی نابوو مەسەلا کێشەیەک نییە لە بینی سەرۆکی کوردستان و مالیکیە مەسەلە کێشە هەیە لە بینی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لە بینی سیاسەتی هەرێمی کوردستان و بەغا لە بینی ئەوەی کە تۆ ڕۆژێک لە ڕۆژان دەستە چزاوە بە ئاگرەکەیە تۆ ئەزانی کە خەتەری ئەوەی کە حکوومەتیشی ناوەندی لەم عێراقەیە کە محاولەی لە ناوبردنی خەڵکی کوردستان بکە لە ڕابردووە هەبووە هیچ کەسیش لە دنیا بە ئەمریکا و بە یەشەتی ئەوروپا و بە هیچ وڵاتێکی ترەوە تا ئێستا ناتوانێت گەرنتیەک بیا بە ئێمە کە لە داهاتوە ئەمە ڕوونایەتەوە بۆیە ئەو مۆزوعی سەرۆکی کوردستان و مالیکی نییە ئەوە مۆزوع پەیوەندی هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگا مؤسسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند بەڵام ئەوەی بەدی دەکرا لێدوانەکانی پارتی دیموکراتی کوردستان تند بوون بەرامبەر بە لێدوانەکانی هەرچەندە ئەوانیش لێدوانەکان تند بەڵام مەبەستم ئەوەیە لە نێوان پارتی وێکێدیدا لێدوانەکانی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان تند بوون جا بۆ توم نەبێ ینی کابرایەک بێت بە چەند حرەکەیەکی سیاسی لە خانەقین و لە کەرکووک هەر بە ئیهانە میلەتی تۆ ئیهانە بکە کابرایەک لە بەرنامەیە هەبێ F16 و دەبابەی چیفتن و دەبابەی ئابراهام بکرێت و سەواریخی زۆر ئاڵۆز بکرێت بۆ تهدیدکردنی نیشتیمانی تۆ ئێخۆ گوڵبارانی ناکەیت کەسێک کە لەسەر مەسایلی ناوچە دابڕاوەکان کە من پێ ناڵم ناوچەی دابڕاو ئەو ناوچانەی کە پێڵەن دابڕاو داگیر کراوە کەرکووک خاشی کوردستانە بەس بەدەست خەڵکی کوردستانەوە نییە خانەخین خاشی کوردستانە شنگال خاشی کوردستانە تۆ ئەم ینی ئێمە زۆر نەجابەتی سیاسیمانەیە ئەسڵەن بە پێچەوانەی ئەوەی جەناب دەفەرمووی لە دەستورە ناوچە دابڕاوەکان بەو شێوە بوو پەسەندیان کرد با من عەرزەکەم بۆیە ئەڵێم ئێمە ئەو نەجابەتە سیاسیەمان تایە کە تەنانەت قبوڵیشمان کردووە ئەو منتیقەی ئێمە کە داگیر کراوە ئەم دی و حەمرێن پێی بڵێن ناوچە ناکۆچی لەسەرەکان یا دابڕاوەکان بەشدار بوویت نەڵێن بەڵێ بۆیە من عەرز دەکەم خۆ سەرۆکی هەرێم سەرۆکی ئێمە یعنی بە نوێنەرایەتی ئێمە بەشدار بووە لەوەیە بۆیە من ئەڵێم ئێمە ئەوە نەجابەتمان تیای ناڵین ناوچە داگیر کراوەکان ئەو ناوچانەی کە لە ئیسرائیل بڵێن ناوچەیەکە کە فەڵەستینی بەهی خۆی زانێ پێڵێن ئەراضی محتەلە ناوچە داگیر کراوەکان ئێمە هێشتا ئەوە نەجابەتمان تایە ئەوە ناڵین بەڵام لە کاتێکە تۆ سیر بکەی هەڵسو کەوتی سەرۆک وەزیرانێک لە بەغا
بۆ ئاڕاستەیە ئەڕوات کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو قووەتەی ئەبێت کە خەتەرە بۆ سەر تۆ وەکوانی ئەوە تێنەگەیشتن بە لە سیاست چێ تێناگە لە سیاست ئێمە یا ئەو ئەمە نەجابەتە یان تێنەگەیشتن لە سیاست ئەمی کە باسی دەکەی بەڕێی من بە پەرۆشی بوونە بۆ یەکپارچەجی عێراق بۆ سەقامگیری عێراق بۆ کەمترکردنەوەی کێشە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست زۆر باش کاگەر ئێمە پێشتر باسمان لە پەیوەندەکانی نێوان پارتی و یەکێتی کرد ئەم لێدوانە توندانی کە باسی دەکەی و پێت وایە ئەمە مافی خۆیانەوە دەبێت لێدوانەکان ئاوا بن بەڵام هیچ باس لەوە کرا کە بۆ بەرپرسانی پارتی بەم شێوەیە لێدوان دەدەن بەڵام یەکێتی لێدوانی ئاوا نادات مەبەستم کاریگەریەکەم مەبەستم ئەمە بوو کە هەڵوێستەکان جیاواز بوون لێدوانەکان جیاواز بوون ئەمە تا چەند کاریگەری هەوە لەسەر پەیوەندەکان بە تایبەتی لە دوای ئەو هەموو کۆبنەوەی کە لە نێوان سەرکردایەتی یاخود مەکتەبی سیاسی هەردوو پارتە ئەنجام درا کاریگەری ئەوە چی بوو ئەزانی چۆنە بە من یەکشت ئارسم کاکشوان مەسەلەی لێدوانەکان لێدوانی پارتی نین سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێمە سەرۆکی پارتی نییە لەو پۆستی خۆیان بەڵام هەندێک جار بەرپرسانی پارتی وەکو پێی پۆستەکانی خۆیان لێدوانیان دەدا ئەمە بینیمان لە ڕاگەاندەکان من قسە لەسەر حکوومەت و سەرۆکایەتی هەرێمەکە بەڵێ حکوومەتی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارێکی سەرەکیە لەو حکوومەتە شەریکێکی سەرەکیە لەو حکوومەتەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان بۆ چوونی حکوومەتی هەرێم ئیترەگە سەرۆک وەزیرانی بێ یا وەزیری نەوتەکەی بۆ چوونی ئێمە ویشەتیە بۆ چوونی سەرۆکی هەرێم بۆ چوونی ئێمە ویشەتیە بەڵێ قسەیەک هەیە کە هەندێک جار بە پێی توندی یان نەرمی لێدوانەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسەکان دیاری دەکرێن کە کێ لێدواندا کێ لێدوانەدا ئەمە تا چەند ڕاستە من پارتی پیشام لە کوردستاندا من نەبیست شتیوانی بۆ شێوە بە هیچ جۆرێک زۆر باشە پشتبەستنی یاخود پەیوەندی یان نزیکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێران و نزیکی پارتی دیموکراتی کوردستان لە تورکیا تا چەند کاریگەری هەبوو لەسەر پەیوەندەکانیان بە تایبەتی بەرامبەر بە کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا وڵی من بە یەک ڕستا تۆم جابێ بوومەوە هیچ کەس ناتوانێت بچێتە بینی ئێمە ویشەتیەوە نە تورکیا نە ئێران نە کەس لەبەری ئێمە بە یەکەوە وڵاتە بین بەڕێوە ئێمەین بەرپرسی یەکەمین لە بەرژەوەندی و لە پاراستنی ئەمت و ئەمنیەت و سەقامگیری و سەرکەوتنی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئێمە ویشەتی بۆ هیچ کەس ناتوانێت بچێتە بینی ئێمەوە ئەو پەیوەندیانەش کە جەناب ئەفەرمووی بە تەنسیق لەگەڵ یەکتریا ڕێکخراوە ئەگەر لەسەر ئەمە دواتر قسەی لەسەر دەکەن کاگەری بەڵام جەنابەت باس لەوە دەکەی کە تێبینی مەسعود بازانۆک و سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆک یاخود ئەمە دەڵی تێبینی هەردوو لایە بەڵام ئەگەر وابێت دەتوانین بڵێن تێبینی جەلال تاڵبانی سەرۆک کۆماری عێراق بۆ چوونی هەردوو لایە آخر ئەبێ ئێمە ڕێز و حساب بۆ ئەو موقعە زۆر حساسەی جەنابی مام جەلال بکەین جەنابیان کەسێکی کوردە و خەڵکی کوردستانە بەڵام لە پۆستێکایە کە وەکو باوشی هەموو عێراق وایە بۆیە زۆر زۆر تەبیعیە هەندێک لە هەنێ مووقیفە لە هەنێ تەسریحاتە جەنابیان لە بازنە گەورەکەەوە سەیری قەزیەکە بکەن و ئەش بێ وابێ بەڵام کاریگەری لەسەر پەیوەندەکانی هەردوو حزب ناکات بە هیچ جۆرێک هەر سەبارەت بە پەیوەندی هەردوو پارتی فەرمانڕەوا لەگەڵ وڵاتانی دراوسێدا ئەو ڕخنەی کە هەیە لە لایەنەیارەکانی مالکی یان ڕوونتر ئەوانەی کە ڕێکەوتون لەگەڵ کووردا لە ئێستادا کە ئەمان دژی داواکاریەکانی کورد بوون پێشتر ئەگە نمونونەکانیش بین زۆر نمونە بۆ ئەوە ئەم ڕخنەیە تا چەند لە جێی خۆیەتی کە لایەنی سیاسی کورد لە ئێستادا ڕێکەوتۆ لەگەڵ هەندێک لایەنی سیاسی عێراق ئەوان پێشتر دژی داواکاریەکانی کورد بوون کاکشوان لە حربی عالەمی دووەمە وڵاتی ئەمریکا بۆمبای ئەتۆمی یا بە ژاپۆنا ئێستایەکێک لە حەلیفە نزیکەکانی اقتصادی ژاپۆن ئەمریکایە لەبەر ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە بەڵام تا ئێستا هەندێکیان بۆچوونەکانیان نەگۆڕاوە بەرامبەر بە کورد باش قەچێکە خۆ ئەوە ئەبێت یعنی ئەمە شتێکی سیر نییە بەڵام من ینی من ئەم نمونەی ئەمریکا و ژاپۆنم کە بۆ هێنایتەوە ئەڵێم دوژمنی هەتایی لە سیاسەتا نییە دۆستی هەتاییش شتێکی منطقی نییە چونکە بەپێی ڕووداوەکان بەپێی بەرژەوەندەکان ئەو معادانە نەگۆڕێن هەندێک جار ڕخنەکانی دەوڵەتی یاسایە خود ڕخنەکانی نووری مالیکی لەوە بوو کە ئەمان وەکو بە شێوەی تۆڵە مامەڵە لەگەڵ دەوڵەتی یاسا دەکەن و تێبینیەکیان هەبوو کە ئەوەی ڕێکەوتنامەکەی یاخود کۆبنەوەکەی هەولێر ئوسام نەجەفی وەکو سەرۆکی پەرلەمان ئیمزای کرده بوو ئەمە تا چەند دەتوانین بڵێن ڕێکەوتنەکان لەگەڵ کووردا بەو شێوەیە کە هەمووان دەزانین کە دەوڵەتی یاسا کێشەیەکی کۆنی هەیە لەگەڵ لیستی عراقیە کورد لەکوێی ئەو کێشانەدایە ئێستا بەشدارە ڕێکەوتنی هەیە لەگەڵ عراقیە بەرامبەر بە دەوڵەتی یاسا ئێمە وەکو کورد پێویستە دەورمان هەبێ لە سەقامگیری عێراق
بەڵام نابێ بێڵین وەکو تۆپێک یاریمان پێ بکەن بەڵام ئێستا بەشێکە لە کێشەکان بارز بکەم با بڵین بەشێکە لە کێشەکان بەڵام من ویستم ئەو جملەیە تاواکەم ئەو ڕستێ تاواکەم ئێمە نابێ ببین بە یاریگەی دەستی ئێمە بێ استراتیژیتی خۆمان هەبێ وەکو هەرێمی کوردستان ئەوانیش با استراتیژیتی خۆیان هەبێ ئەمەش کاری سیاسیە من مەبەستم لە پەیوەندی وڵاتانی دراوسی ئەوە بوو کاریگەریان هەبووە لەسەر هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان یان یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەردانەکەی ئەم دوایەی مختەدا سەدر کە سەردانی ئێرانی باشە پاش هاتنەوەی پاشگەز بووە لە بڕیاری پێشووی بەڕێی تۆ کاکشوان وڵاتانی دراوسێ تەسیریان هەیە لەسەر موقفی مالیکی بێگومان وەقفیان هەیە ئەگەر بە شێوەی ئێستای تەوافقی ئێستای عراق بێەوە وەسەردانەکەی مالیکیش پێتۆیە بە تەشید کاکشوان ئەوەی کە من بۆ پرسیاری ویستم جوابی جەنابە بمەوە ئەوە ڕاستە بۆ لەبەرەوەی پەیوەندیە سیاسیەکان وەکو ئەڵقەیەکی زنجیرەی بەیەکەوە بەسراون لەسەر بنەمای بەرژەوەندی شەکەوە بە تەشید وایە بەڵام ئەم جیاوازیەی لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە بۆ کێشەکانی ئێستا نێوان هەولێر ئەمە مەبەستم ئەو هەڵوێستەکان جیاوازن بێگومان وانە بۆ جیاواز ئەمە تا چەند جیاوازی مەبەستم بەرامبەر بە سەنەوەی وتمانە لە نووری مالیکی و ئەم لێدوانەکان بە من عرضم کردی من سوپاسی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستانم کرد کە لەم قەیرانەیە بۆچوونەکانیان جووت و هاوتایە لەگەڵ سەکردایەتی ئێمە بەڵام بۆچوونی ئێران و تورکیا جیاوازە بە ئێران و تورکیا لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقن و هەردووشیان ئەبەر قدرەتن دەردیفە فارسی پێڵە ینی بڵین قوتی عوزمان ئەو قەیران لە بینی خۆیانە هەیە ئەو مۆزوعی ترە چ علاقەی بەسەرێمەوە هەیە بەڵێ کاگاری ئەوەی کە نووری مالیکی باسی دەکات باس لە دانەنیشتنی لایەنە کوردیەکان دەکات لەگەڵ یا و باس لە گفتوگۆ نەکردن دەکات پێت وایە ئەم ڕەخنەیی زیاتر لە پارتی دیموکراتی کوردستانە کە ئەگە بمانە نەمانە نەک لە هەرێمی کوردستان لە بەغداش لە ئێستا دەوترێت کێشەکە نێوان بارزانی و مالیکیە نه ئەوە بچووکردنەوەی قەزیەکە یەک دووهەم پیلانێکی شۆڤێنیزمی عەرەبیە بۆ تێکدانی ماڵی کورد چونکە ئەگەر ئەوان سەرکەون لەوەیە کە کورد و کورد بکەن بە گژی یەکتریا نەخێر ئێمە شەتی بکەن بە گژی یەکتریا ئێمە و ئۆپۆزیسیۆن بکەن بە گژی یەکتریا جامانکەنەوە ئەتوانن حکمی هەمومان بکەن بۆیە لێرەشەوە من حتا ئەوە بیرم چوو بیڵم زۆر سپاسی موقفی مەسەلا یەکگرتووی ئیسلام و کۆمەڵی ئیسلامیەکەی لەم قەیرانەیە کە نیان هێشتووە تەسیریان تێ بکرێ بۆ ئەوەی کە جامان بکەنەوە لەکتری ئەم سەردانە دوایی ڕخەری گشتی بزودنەوەی گۆڕان چۆن دەبینین بۆ ئێران کاک نەوشیروان مستەفا کەسەتی ئەگەری ئەوە هەیە کە بەرەم ساڵحی سەردانی ئێران بکات باڵێ ئێوە چۆنی شتێکی زۆر ئاساییە من پێم وایە کە شتێکی عجایب نییە کە بەرپرسیەکی یەکەمی بزوتنەوەیەکی ئۆپۆزیسیۆن وەکو گۆڕان سەردانی ئێران بکە بەس ئەوەی کە هیواخوازم کە لە دوای گەڕانەوەی کاک نەوشیروان بۆ کوردستان یاخود کە هاتۆتەوە کوردستان بڵین تەنسیقێکی وا لەگەڵ پەرلەمان و لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و حکوومەتە هەبێ کە ئەو شتانی کە پەیوەندیدارن بە بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانەوە باسوخواسی لەگەڵ بکە بەڵێ پێت وایە داهاتووی پەیوەندیەکانی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان چۆن دەبێت بەرامبەر بە کێشەکانی عێراق مەبەست ئینشاڵڵا زۆر باشە بێ بەڵێ پێت هیچ هیوایەک هەیە کە یەک هەڵوێست بن بەرامبەر بە کێشەکانی هەولێر بەغدا بە تایبەتی لە ئێستا ڕەخنەکان ئەوەن کە لایەنە کوردیەکان یەک هەڵوێستین و بە تایبەتی جیاوازی هەیە لە نێوان تێڕوانینی ئۆپۆزیسیۆن لەگەڵ پارتەکانی فەرمانڕەوە من پێم وایە تا ئەو ڕۆژەی ئێمە خۆمان بە کوردستانی بزانین بەرژەوەندی خەڵکی کوردستانمان لا مەبەست بێ هەتا ئەو ڕۆژەی نەمانەوێت جارێکی تر بەعسێکی تر لە شوێنێکی ترەوە بە دەبابە و بە تۆپ و بە تەیارە بێتەوە کوردستان وێرانکە کیمیای بارانی بکە ئەنفالی بکات بە جینۆسایدی بکە هەتا ئەو ڕۆژەی کە ئەومان نەوێت هیچ مشکلەیەک نابێت لە بینی ئێمە و هیچ لایەنیشی ئۆپۆزیسیۆن بۆ لەبەوەی دوجار ئەگەر بێ هیچ بگاتە سەر ئەوی خۆمان لە سلێمانی پێڵی مریشکە ڕەشە تەشید بە کە هەموو ئەندامێکی ئۆپۆزیسیۆن بە گەنج و پیریەوە وەکو پارتیویشێتی پێشمەرگا بێ بۆ دیفاعکردن لەم خاچی پیرۆزی کوردستان کاگەری هەر لە هەرێمی کوردستاندا ئاڵوگۆڕی پۆستەکانی وان پارتی و دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنەی کە ئۆپۆزیسیۆن و بەشێک لە وڵاتیان ئەوەیە کە لەسەر بنەمای ڕێکەوتنامەکەیە نەک لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی تێبینی ئەوە چیە لەسەر ئەو ڕخنەیە نا لەسەر مەبەستی کام ئاڵوگۆڕیانە جارێ مەبەستم ئاڵوگۆڕی پۆستەکانە کابینی شەشەم و کابینی حوتەم لە ئێستادا ڕخنەکان ئەوەن کە لەسەر ئەساسی ڕێکەوتنامەکەیە ڕێکەوتنامی استراتیژی نەک لەسەر ئەساسی خزمەتکردنی ئەو کەسە و لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی هاوڵاتی باشە خۆی ڕێکەوتنی
بڵێ ئینتیفاقی استراتیژیەکێتی ئەمە دەکرێت بەعرزەکەم ڕێکەوتنی استراتیژی بینی پارتیوێکێتیش لەسەر بنەمای بەرژەوەندی گشتیە هەر بۆیە ئەو ئاڵوگۆڕێش کە کراوە ئیمتیدادی ئەو سیاسەتی ئەو استراتیژیە بۆی ئەو ئاڵوگۆڕێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە پێت وایە ئەمەی کە پێشتر باز دەکرێت ئەو ڕخنەیە کە دووباری ئەگە باسکەنەوەکو خۆی دەڵێن ئەمە قۆڕخکاریە بۆ پۆستەکان نەک لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی بەتابەتی ڕێکەوتنامەی استراتیژی لە هەموو شوێنێکی دنیا ئەو حیزبانی کە وڵاتەکە بن بەڕێوە خۆیان وەزیری خۆیان دیاری ناکەن لە حکوومەتە یا ئۆپۆزیۆن بانکەڵەن فەرموو تۆ دیاری بکە لە کوێی دنیاشتیوە هەبووە ئێمە لە حکوومەتین ئێمە با بڵێن مۆرەی ئەساسین لە کۆڵەکەی کابینەی حوتەما لە شەشیشا عینیشت بوو یعنی ئەگەر ئێمە بۆمان نەبێ وەزیرەکانی خۆمان دیاری بکەین ئەیشێ بۆ هەیە وەزیرەکان دیاری بکە بەڵام بۆ دەوترێت ئێوە لە بەغدا باسی تەوافق دەکەن بەڵام لە هەرێمی کوردستاندا تەوافق نییە بەتابەتی ئەم هەموو ڕووداوی کە بینیمان لە دەڤەری بادینان چۆن تەوافق نییە ئەگەر تەوافق ڕخنەیەکەوە هەیە نە قەیچێکە بە هەبێ بەس ئەگەر تەوافق نەبێ مە چۆن بەیەکەوە حکومەکەین کاکچوانە چۆن نەتوانین حکومیان وڵاتە بکەین هەر ئەگەر یەکێک سەیری ئەدای مۆدێلی حکومڕانی کابینەی حوتەم بکە و بەراوردی بکە لەگەڵ 5 ناڵم 6 لەگەڵ کابینەی 5 ئەزانەیە کە مۆدێلی حکومەکە تەنانەت گۆڕانکاری بەسەر هاتووە سەیری ئوسلوبی دابشکردنی دەسەڵات کە لە بینی سەرۆکی حکوومەتی کوردستان کاک نەسیروان بەرزانی لەگەڵ بەڕێز کاک عیماد ئەحمەد بزانت چۆن تەقسیمی ئەدوار کراوە سەیری ئەو گۆڕانکاریە بکە بۆ نمونە لە وەزارەتی تەندروستی و لە وەزارەتی شارەوانی کە هەردووشان خەڵکی گەنج خەڵکی دینامیک خەڵکی بەدوانا و بەتوانە و جدی لە ئیشوکاری خوانەوەم تەواضع زۆر باش ئەمانە بە ئاڕاستەیەکی بە بۆچوونی من بە پێچەوانەی ئەو بە ئاڕاستێکی زۆر باش ڕۆشتەوە زۆر باشە کاک ئەریدوا تەوەرمان تایبەتە بە دۆسی ڕووداوەکانی هەفتەی شوبات نابێتەوە محەفەی شوبات دەزانی تا ئێستا یەکلا نەبووتەوە سەبارەت بەم دۆسیەیە بە تایبەتی ڕووداوەکەی بەردەم لقی 4 پارتی دموکراتی کوردستان چه هەنگاوێکی ناوە بۆ ئەو دۆسیە چۆن معنی تێناگەم یەکلا نەبووتەوە تا ئێستا کەیسەکان یەکلا نەبوونەوە بۆیە ئەوەی دەڵی لە کۆڵمان نابێت ئەوە ئیشی دادوەرە ئەو ئیشی وەزارەتی ناوخۆیە ئەو ئیشی داواکاری گرستیە ئەو چۆتە قۆناغێکەوە کە ئیتر لە قەڵبی حیزب دەرچووە ئێستا پێویستە داواکاری گشتی ئێوەتان کردو تا چەند ئامادە بوون کە ئەو بەرپرسانی کە داوا کراون ئەو پاسەوانانی کە داواکراون ئێوە شتان کردو هەنگاوی ئێوە چی بۆ وەکو دەست پێش خەریکی ئێوە بۆ چارەسەرکردنەوەی ئەم دۆسەیە ئێمە ئامادەین بە هەموو هاوکارێک لەگەڵ دادوەر و داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بەڵام پێمان وایە کە پێویستە ئەو جێبەجێکردنە لە چوارچێوەی ئەو شێوەی بڕیارەکان بێکە لە سەرۆکایەتی هەرێمەوە دەرچوو ئێستا باس لە هەوڵێک دەکرێت کە پارتی دموکراتی کوردستان لە هەوڵی ئەوەدا دۆسەکە بگوازێتەوە بۆ هەولێر تا چەند ئەمە ڕاستە من نەبیستو بەڵێ ئایا لە پاش هەفتەی شوبات پێگەی جەماوەری پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی لاواز بووە ئەتوانی بڵێ لە ئەوەڵا لە سەرەتایە بڵێن هەفتەیە 2 هەفتە 3 هەفتە لە دوای هەفتەی شوبات لەوانەیە دابەزی بێ بەڵام لە دوای ئەوە نا من بە تەجروبەی خۆم ئێڵێم یعنی لە سنووری لقی بیستوەکە ئێمە لقی دەوروبەری سلێمانین من هەز ناکەم ئێمە حیزبێک بین ڕێزامان گران بێ لە سلێمانی خەڵک ڕێزمان نەگرێ خەڵک خۆشی نەوێین مەسەلا خەڵک ئامادە نەبێ جۆمان بۆ بگرێ بە پێچەوانەوەی ئێمە جگەلەوەی کە پەیوەندیمان لەگەڵ ئەوەی جێشێتی نیشتیمانی کوردستان ئێمە اتفاقی استراتیژیمان هەیە لەگەڵیان لەگەڵ ئۆپۆزیسیۆن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەتا لەگەڵ خەڵکی عشایر پەیوەندیمان زۆر باشە من زۆر ڕازیم واتە لاواز نەبووە من بڕوا ناکەم هەستان بە ڕخنە نەکردووە زۆر لە سلێمانی بەتابەتی لە پاش ئەم ڕووداوانە ڕخنە دوا پرسیارمان لەسەر چی ڕخنەی لەوەی کە ڕخنە لە سیاسەتەکانی پارتی دموکراتی کوردستان لە ئەدای پارتی دموکراتی کوردستان بەتابەتی ئەو ڕخنانی کە هەمومان بینیمان لە ڕاگەاندنەکانەوە لی دەکران لە ڕووداوەکانی هەفتەی شوباتدا ئەگەر تۆ نەبیت ڕخنە لێ ناگیرێ ئێمە هەموو ڕخنەیەکیش بە هەند وەرەگرین بۆ بە خۆداچوونەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر بە ئاڕاستەی خزمەتکردنی بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان هەنگاوبرێ زۆر سپاس بۆ ئاری هەرسین بەرپرسی لقی بیستوەکی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بە توش بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوە شەرشاد و بەختەوەربن